ئەنجومەنی ناحیەی قەرەتەپە کە بڕیاری لەسەر بەشداریکردنی ڕیفراندۆمەکەی هەرێمی کوردستان داوە، لە ئێستادا بەشێک لە ئەندامەکانی کەوتونەتە ژێر فشار و هەڕەشەی جیاجیاوە. سەرۆکی ئەنجومەنەکە ڕای دەگەیەنێت ئەندامە تورکمان و عەرەبەکانی ئەنجومەن هەڕەشەیان لەسەرە. دیار لە دیاوەی کە بڕیارماندا ڕیفراندۆم لە ناحیەکەی ئەنجام بدرێ ئەبیسین لەملا لە ئەندامی ئەنجومەن هەڕەشە بە مۆبایل لێ ناکرێ لە جیهاتە لە برادرانی عەرەب و تورکمان ئەوانەی کە دەنگیاندا لە ڕیفراندۆ ئەنجام بدرێ لە ناحیەکەیە دیارە ئێوە ئەوە شتێکی ناڕەوایە و ئێمە هەر مەسڕین لەسەر ئەوەی کە ڕیفراندۆم بەشدار بین لە ڕیفراندۆمە لە قەرەتەپە. کۆتایی مانگی ڕابردوو بە دەنگی زۆرینەی ئەندامەکانی ئەنجومەنی ناحیەکە بڕیاریدا ڕیفراندۆم لە سنووری شارۆچکەکەدا ئەنجام بدرێت. بەشێک لە ئەندامانی پێکهاتەکانی تورکمان و عەرەبیش لە پاڵ کورددا بەخواستی خۆیان دەنگیان بۆدا. لم ألاحظ أي ضغط على أي عضو من الأعضاء لكي يقول نعم أو يقول لا. هناك أعضاء ئێمە هیچ فشارێکمان لەسەر نەبووە کاتێک دەنگمان داوە بۆ بەشداریکردن لە ڕیفراندۆم، چونکە ئەوە بە مافێکی سروشتی ناوچەکە ئەزانین. ئەوەی ئێستاش هەیە لەسەر هەڕەشەکردنمان دروستکردنی دووبەرەکیە. جگەل لەو هەڕەشانەی کە هێشتا سەرچاوەکەی نازانرێت، حکوومەتی دیالە و ئەنجومەنی پارێزگاکەش فشاری خستووەتە سەر ئەنجومەنی ناحیەی قەرەتەپە بۆ پاشگەزبوونەوە لە بڕیارەکەیان، بەڵام لێرە هێشتا سووربوون لەسەر بڕیارەکە دەبینرێت. کۆمەڵێک لە ئەندامەکان کە دەنگیاندا بوو لە نەتەوەکانی تر دووچاری هەڕەشە بوون، تهدید بوون لەلایەنی چەند کەسێکی نەناسراوە بوو کە پێشتر وەک بە تەلەفۆنات، بەڵام دوای ئەوە حکوومەتی دیالش دیارە هەڵوێستی وەرگرتووە لە یەکێ لە فشارەکانی بۆ سەر ئەندامەکان ئەوەیە کە هەر ئەندامێک بێ لە مرکزی دیالە موچەکەی وەرگێ، ئەمەشە بۆ ئەوەیە کە لەوێ دووچاری کێشە و مەشاکل و گیر و گرفتیان بکەن و ئێمە بێدەنگ نابین بەرامبەر بۆ هەڵوێستەی دیالە. ئەگەر دیالە هەنگاوی لەو جۆرێ بنێ دیارە ئێمەش ڕەتفعلمانە بێ بەرامبەرە. نوێنەرانی پێکهاتەکانی ئەم شارۆچکەیەی کە وەک عێراقی بچوو کراوە تەماشا دەکرێت، نایەنەوێت خەڵکەکە لەو مافە بێبەش بێت کە ئاسۆیەک بۆ چارەنووسی ناوچەکەشیان ڕوون دەکاتەوە، لەبەر ئەوە دەڵێن ناچینە ژێرباری هیچ فشارێکەوە. سامانکەریم کورد، چاد نیوز، قەرەتەپە.